خۆشەویستان لە یانزەمین فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجەوە لە خزمەت ئێوەی ئەزیز و خۆشەویستین بەردەوامیە دێین باتەوەڕ و بابەتەکانمان ئەم ساڵیش بە هاوبەشی بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵ و بەرخراوەکانی هەڵەبجە و بەڕێوەبەرایەتی گەشت و گوزار یانزەمین فستیڤاڵی هەنار سازکراوەوە دەوترێت زیاتر لە 500 کۆشک لە کاری دەستی خۆماڵی و جوتیار پیشەوەرە جیاوازەکان بەشداریان کردووە چەندین نمایش و چەندین چالاکی جۆرا و جۆر ئەمساڵ لە فستیڤاڵەکە ساز دەکرێت بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامە بێ هەر ئەمڕۆ لە کاتژمێردەوە ئیتر بە تەواوەتی ئاهەنگی دەستپێکردنی فستیڤاڵەکە دەست پێکات و ئێمەش خۆشبەختانە ئەمڕۆ لە فستیڤاڵەکەەوە لەگەڵی ئەزیز و خۆشەویستین بۆ زیاتر باسکردن لە بەربوومی هەڵەبجە و لە هەنار و لەو کەشە جوانی کێمەتیاین میوانداری دوو بەڕێزمان کردووە کە ڕاستەوخۆ لەگەڵمانان هەر یەک لە بەڕێزان ئومێد ئەحمەد ئەندازیاری کشت و کاڵی و بەڕێز نافع بەڵخەیی فرۆشیاری بەرهەمی خۆماڵی سپاستانەکەین کە لەگەڵمانن یەکەم جارشمە لای کاک نافع کە بەڕێزیان وەکو خاوەنکارێک لێرن بەشداریان کردووە چەند ساڵە بەشداریەکەن لە فستیڤاڵەکەەوە فستیڤاڵەکە چۆنە بینن؟ سەرەتا زۆر خۆشحاڵم ئەمڕۆ لە بەرنامە تایبەتی جەنابتانە بەشدار بووم هەموو ساڵەکان بەشدار بووم بە کۆمەڵی بەرهەمی هەورامان و ناوچەکە هەورامان یانی گوێز کاتە ساڵش گوێزی چاکە پێ سپاس بۆخوا گوێزمان هێناوە بەڵام کاگومێت باشتر دەزانێ ئەمساڵ کەمێک وشکە ساڵی کاریگەر بوو لەسەر گوێزەکان هەبوو بۆیە تا ڕادێ گوێز هەبوو بەڵام تا ڕادەیەک بەرهەمەکی زۆر جوان نەبوو لە ئاس خواستی جوتیاری لە ئاس خواستی جوتیارە نەبوو چونکە جوتیار هەوڵێکی زۆریە بەڵام ماشەڵا گەرماکە لەگەڵ کەمی بارانەکە کاریگەری هەم بوو لەسەر بەرهەمەکەی کاک نافع تاو کوردەواریانەش هاتووی بۆ ناو بەرنامەکە باسێک لە جلوبەرگەکەت بکەیت تا چەندێک سیمای هەورامانی پێوەیە وەڵا سپاس بۆخوا هەموو بەرهەمەینەکانم جلوبەرگەکە ئەمە کوڵەباڵە مشکیە کڵاوە شتێنی هەجیجیە هەمووی ئەمانە بەرهەمی هەورامان و سروشتی هەورامان جوانی هەورامان جا من پێم وایە ینی جیاواز لە زۆرێک لە ناوچەکانی تر ئێستاش هەورامان بە تەواوەتی ینی جیاواز لە شارەکانی تر یان شوێن ناوچەکانی تر توانیوێتی پارێزداری لەو جلە جوان و بابەتە ڕەسانەتی ینی خۆی بکە یعنی کە چیتە و ناوچانە تەواو سیمایەکی جیاوازی هەیە بەڵێ هەورامان بە دیمەنی لادیەکەیە دیارە بە جلوبەرگەکەیە دیارە ئێستا من لێرەوە ئاوا بکەومەڕێ لێرە هەموو ێزانی هەورامیم بە جلوبەرگەکە بەتاکی دەزانن بۆیە هەورامان هەمیشە ئەم کولتورەی پاراستووە بەتایبەت هەورامانی ئەو دی و بڕۆرە ئەوێ ینی ئەگەر جلوبەرێکی جۆرێک لەبەرابێ هەستی پێەکەن ئەزانن کە ئەمە بێگانەیان کەسێکی دەرەوەی هەورامانە باشە ئەم ساڵ بە چ بەرهەمێک بەشداریت کردووە چی ئەم ساڵ سپاس بۆخوا بەرهەمی تومان هەیە ڕوبەهەنارمان هەیە دۆشاوی تومان هەیە شۆکەمان هەیە هەرچەند ئیم ساڵ شۆکە تۆزێکەم بوو گوێزمان هەیە کاکڵەمان هەیە ڕۆنی کوردیمان هەیە هەموو ئەمانە قەیسی هەمووی ئەمانە بەرهەمی هەورامان شارە زور هەڵەبجە هەورامانی ئەو دیویشە باشە هیچ بەرهەمێکی خۆ بن بەتاکید دۆشاوی تومان هەیە ڕوبەهەنارمان هەر خۆماڵیانە دروستیەکەیت ینی شتێکی تایبەتی خۆمانە ئەبێ هەندێک ینی هیچ نەبێ شتێکی خۆت بێت ینی بەسپاس بۆخوا هەورامان ئێستا دووبارە نەک هەورامان هەموو خەڵکی ئەم هەورامان و هەڵەبجە و بگرە کوردستانیش زیاتر گرنگی بە بەرهەمی خۆماڵیەدا دووبارە گەڕاوەتەوە هەستی کرد کە زەیتی ئەوی تر یان بەرهەمانێکی ترکەوە موادی حافزیانتیایە سوودێکی وایان نەبوو بووە هۆی نەخۆشی بۆیە لایەن تەندروستی بۆیە دووبارە خەڵک گەڕاوەتەوە بە بەرهەمەکانی ناوخۆ بە سروشتی جوانی هەورامان باش هەر پێت وانیە فستیڤاڵەکەش ئەوەی کە بۆتە سمبولێک بۆ هەڵەبجەست بۆتە سمبولێک بۆ کوردستان دەنگدانەوەیکی زۆری هەیە هەر ئەوەیە کە وای کردووە بەرهەمە خۆماڵەکان دووبارە بێنەوە ناو بازاڕەکانەوە خەڵک بە وجدانێکی یاسیدەوە بتوانێت ئەو بەرهەمە خۆماڵیە ڕەسەنانە بکڕێتەوە ینی دەستکردی تیانە بێت تام و بۆنی یان جۆرێک لە شتی تێکرا بێت کە زۆر جار لە بازار بەرهەمێکە کڕی هەستەکەی هەمان تامی جوانە بەتایبەت من داوا لە خۆم و لە هاوڕێکان و لە هەموو ئەمانش کە فرۆشیارن هەوڵ بدەن بەرهەمی هەورامان بەرهەمی شارە زۆر بەرهەمی خۆماڵی خۆمانە ئەوە بەکاربێنن بۆ ئەوەی خەڵک دووبارە سیقەکەی بۆ بگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا بەرهەمی خۆم
هاوکاری جوتیارانیش هاوکار بەتاکید ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کەوا بەرە جوتیاران زیاتر گرنگی بدەن بە بەرهەمەکانیان کاتێککە من بازارم زۆر زیاتر هەوڵەدەم کە جوتیارێک بەرهەمەکەی زوو ساغ بوویەوە گرنگی زیاترەدات بۆیە داواکەم لە هاوڕێکانم لە خۆم و لە گشتیان هەمویان پێکەوە دووبارە هەوڵ بدەین بەرهەمانێکی ناوازە جوان تایبەت بەتایبەت لە فستیڤاڵەکانە بەرهەمێنین و پیشانی بدەین. عزیزە بەگربی بە کاکمێت بەخێر بێ زۆر خۆشحاڵ بووم سپاس بۆی کە لەگەڵمان ئامادە بووی. فستیڤاڵی هەنار چۆنە بینی سەرەتا؟ سپاسانەکەم سپاس بۆ بینەرانتان. فستیڤاڵی هەنار یەک تۆزمایکەکەم لەوە چێت شوێن پەنجەی ماندووبوونی هەمومانی پێوە دیار بێت. ئێمە 10 ساڵە بەم ناوە ئەکرێتەوە چەند ساڵێکیش بە ناوە جیاوازەکان کراوەتەوە عنی ماندووبوونێکی پێ خۆتزانین هەم فستیڤاڵی هەنارە پاییزی ئەڵەبجە لە بیدایەت و کە دروستمان کە زۆر زەحمەتمان تیان کێشە. سپاس بۆ خوا گەشتێتە شوێنێک کە جێ دڵخۆشی سپاس بۆ خوا پێش مردنمان ئەنجامەکەیمان دیوە باڵێ بەتەکید ئینشاڵڵا هەر لە تەندروست و سەلامەت بن. باس لە ئەندازیاری کشت و کاڵی بکەین. ئەم ساڵێکێک لە هەرە کێشە باوە گەورەکان کە بۆ جوتیاران هاتە پێش نەک بۆ هەڵەبجە عین بۆ تەواوی شوێنەکانی تریش وشکە ساڵی بوو تا چنێک ئەمە کاریگەری لەسەر بەروبوومی کشت و کاڵی جوتیاران دروست کرد. خۆتزانی خی گەورە لە قورآن فەرمێ وەجعلنا من الماء كل شيء حي. ئێمە گەر ئاو نەبێ بەڕاستی هیچ بەرهەمێک ناتوانین هیچکن. بەڵام سوپاس بۆ خوا بە دەڤەرەکەی ئێمە لە چاو دەڤەرەکانی ترا لە ڕووی بارانبارین و دابارین و ئاوە باشترین لە شوێنەکانی کە کاریگەری کرۆ بەس کەمە کاریگەریەکەی بەڵێ بەتەئکید کاریگەری هەبووە بە تایبەتی لەسەر کانیاوەکان زیاتر ئەکینا ئێمە بۆ بەرهەمی زستانە کە گەرم و جوانە بوو هیچ کاریگەریکی نەبوو لەسەرمان بەڵام بۆ شتانە کاریگەری هەبوو هەرچەنە سروشتی ناوچەکەی ئێمە خۆی ناوچەیەکی تا ڕادەیەک ئاودارە جیاوازە لە سنوورەکانی تر جیاوازە لە هەولێر جیاوازە لە گەرمیان ئێمە لە سنووری ئێمە گەر بیر لێ بدەیت لە دەشی شارە زوورە لەوە چێ بە بیری دەسی بە 3-4 مەتر بگەینە ئاو ئەمەش ئەم بیرێر بە بەردەوامی ئاوی لێ سەرفکەن یعنی کەم ناکات بەڵام بۆ بنارەکان تا ڕادەیە کاریگەری هەبوو لەسەر بنارەکان بەڵام لە دەشتایەکانە هیچ کاریگەریەک ئەگە بڵێم کاریگەری هەر نەبوو ناکرێت بەڵام کاریگەریەکە زۆر کەم بوو ئەو نەبوو کە باسی بکرێت بەڵام لە بنارەکانە کاریگەری هەبوو لەسەر ئەو باخانەی کە بە پشتیان بە کانیاوەکانە بەس تا ڕادەی ئاوی کانیاوەکان کەمی کرد بوو کاریگەری هەبوو لەسەری باشە پێویستە چی بکرێ بۆی کە خۆیان هەمیش لایەنە فەرمیەکان کە بە نەوەزارەتی کشت و کاڵە هاوکاری جوتیار بکەن لەوەی کە بەروبوومێکی زیاتر لە هەنار بەرهەم بهێنن یان لەو بابەتە خۆماڵیانی کە هەیە بۆ نمونە گوێز هەیە بۆ نمونە ئێمە ینی حاج عوسمان پێشتر باسی بۆ منە بەهەی کرد ئێمە چەندین میوەی ترمان هەیە ساڵانی تر ترێمان هەبوو ڕەنگەم ساڵ کەمتر بێ ینی تا چەندێک گرنگە ئەم بابەتە کە زیاتر جوتیار بتوانێت بەرهەمەکانی زیاد بکە و لەم جۆرە فستیڤاڵانە ساغی بکاتەوە خۆی ئێمە لە دەڤەرەکەمانە زۆر بەرهەممان هەیە بەڵام ئەوەیە کە بەهۆی ئەوەی لە بیرمان چووە کە لە وڵاتەکەی ئێمە وڵاتێکی نیمچە وشکە نابێ ئێمە هەنێ بەروبووم بڕۆین کە ئاوی زۆریەوێ ئێمە ئەبێت ئیتر بیر لەوە لە هەورامانە لە زۆربەی ئەو شوێنانەی کە گوێز بوون کە گوێزەکان وشکەون بەرگەی بێ ئاوی ناگرن بەبێ بیر لەوە بکەینەوە کە ئێمە ئەبێ توپ بچێنین ینی تو کە مقاومە بەرامبەر بەکەم ئاوی و ئینتاج و شتێکی باشیەیە ینی ببیر لەو ینی لەبری ئەوەی کە مێ و هەنێشت بچێن کە ئاوی ئەبێ بیر لەوە بکەنەوە کە سماق و هەنێشت بڕێن کە ئاوی کەمی پێویستە بیر لەوە بکەینەوە کە ئێمە بنچینەی درەختەکانمان ئەگەر لەسەر سێو پێونیەکەن کە سێو ئاوی زیێ بیرکەنەوە کە لەسەر گۆیش پێونیکەن کە ئاوی کەم یعنی ئەبێ شکڵی کشت و کاڵمان بگۆڕین و ئەو درەختانەی کە زیاد ئاویان پێویست بوو بیگۆڕین بەو درەختانەی کە ئاوی کەمتریانەوێت دا بەو شکڵە ئێمە بەردەوامیشین لەگەڵیانە ینی ڕێنمایی بەردەوام ڕێنمایە دێن کە ئیتیجاهی و ئاراسی کشت و کاڵ بەڕێویەوە بڕات بەڵام ومێ دەکەین خی گەورە ئەم وشکە ساڵێمان لەسەر هەڵگرێت و دووبارە وڵاتەکەمان بگەڕێتەوە بۆ ئەو ساڵانەی پێشوو و ئەو ئێمە بە نسبەی کە درەختی شاخەکان کەم بۆتەوە وای کردووە کە تەسیری کاریگەریە بێ لەسەر کانیاوەکان ئەگەر خەڵک بگەڕێ ئەو وعەیە پەیاکاتەوە کە دووبارە درەختەکان بشێنێتەوە کە نەیبڕێتەوە بۆ نەیبڕێتەوە سووتاندن کەم بێتەوە هەمووی
هەڵە بزانم ساڵ ئاگرێکی گەورە کەوتەوە کە توانی زەرۆری زیانێک بگەینێ بەڵام وا هەستەکەم خەڵکی بە گوڕوتینێکی زیاتر و لەم پایزایەوە خۆی ئامادە کاتەوە قەرەبووی ئەو سووتانە بکاتەوە. باشە زانستی کشتتوکاڵی زۆر بەرەو پێشچووە بابەتی ئاودێریکردن جیاوازە تا چەندێک جوتیاران لە سنووری پارێزگای هەڵەبجە بە نمونە هوشیاریان هەیە لە زانستە نوێیەکانە لەوەی کە زیاتر گرنگی بە بەرەبوومەکانیان بانوە سود لەو پێشکەوتنە زانستیانە ببینن لە باخەکانی خۆیانە کە ئەزانین یعنی جوتیاران دەستێکی ماندویان هەیە هیلاکەن بۆ بەرەبوومانانەوە و هەموو بەرهەمەکانیان خۆماڵیە مەجێ خۆشحاڵیە. سپاس بۆ خوا ینی زانستی کشتتوکاڵ لۆکو چۆن لە عێراق و لە هەرێمی کوردستانە تەخیر بوو بەڵام هاتووەتە ناوچەکە ئاودێری زۆربەی باخەکانی سا بە سۆندە و بە جۆگە ئۆشتە ئەکرێت دەرمانکردن تا ڕادەیەک چۆتە قۆناغی درۆنەوە بە درۆن ئەو ئیشانە ئەکرێت ینی هاتووە بەڵام ئەمەش فەلا لە سەرەتاوە بە زەحمەت ئەزمیەکە بەڵام کەم ڕایە لە کە بەڵێ ئەو ئیشەکە زانستیە و کاریگەرترە چاکترە باشترە بەڵام ئیتر کاتی ئەوێت یعنی وەکو چۆن جوتیار خۆی چینێکە زیاتر گوێ لە برادەرەکەی ئەگرێ وەک لەوەی لە ئەندازیاری کار لەسەر ئەزمونیەکەوە بەڵێ یعنی ئەگەر جوتیارێکی برادری پێ بڵێ ئەم کارە باشە زیاتر بەگوێیەکە وەک لەوەی ئەندازیاری کشتتوکاڵ بێ بۆی ئێمەش دایمە ئیش لەسەر قودوەکانەکەن لەسەر ئەو جوتیارانەیەکەن کە ئەوانتی گوێ لێگرن ئێمە قەنەعەت بەو بکەین خۆی ئۆتۆماتیکیان ئیشەکە بڵاو بێتەوە ینی یەک کەس قەنەعەت پێ بکەین لەو قودوە توانین 100 فەلاح قەنەعەت پێ بکەین بۆ ئێمە زیاتر ئیش لەسەر ئەوەکەین. باشە چ با بڵێن ڕێنماییەک ئەدەن بە جوتیاران لە شێوازی لێکردنەوەی هەنارەکان بۆی کەم بەربوومە جوانە کە ئێستا دەوترێت هەناردەی دەریشەوە ئەکرێ هێندە خواستی لەسرە هێندە بە تام و جوانە هەنارەکە ڕەنگە لە زۆر شوێنەوە بە تایبەتی بن بۆی ینی دەکرێت بڵێن شێوازێکی لێکردنەوە هەنار هەیە کە باخەکانیان بپارێزن یان هەنێ ڕێنماییان پێبێ کە ئاگان لەم بەربوومە جوانە بێت. بەداخەوە ئەوە ئەبێ کۆمپانیای گەورە تەداخل لەم ئیشا بکات چونکە فەلا ئەوێ کرێکارێکی کەمتری لەسەر کوێ لە کاتی لێکردنەوەیە بۆیە ئەبێ ئەو کۆمپانیا گەورانە خۆیان بێنە ناو ئیشەکەەوە خۆیان کرێکاری بۆ دامینکەن گوێ نەدەنەوەی ڕێژەی لێکردنەوەی ڕۆژانە چەندێک بێت چەند تەنی بۆ لێکرێت بێ بیر لەوە بکاتەوە چەند هەنارەکەی بە ساقی لێکرێتەوە و چەندێک ئەتوانێت بیر چونکە ئەو هەنارەی کە دای بە ئەرزاد دەنگێکی ناوی شکا ئێتر کەڕوو ئەتوانێت کاریگەری لەسەر بکاوە بێتە هۆی هەموو خەساربوونی بەروبوومەکەی وە لە سنوورەکەشات بە خۆشحاڵیەوە کەم ژووری ساردخانە ئەوانە دروست بووە ئەو بۆ خۆی یعنی فەلا ئەتوانێت بەروبوومەکەی تیاڵی هەرچەنە ئەو ڕێژە ساردخانە بە بەراورد بە ڕێژەی بەرهەمی سنوورەکە زۆر کەمە کاری لەسەرکردن ساڵانی پێشتریش هەبووە بەرەبەر هەبووە بەڵام فەلاح پێشتر نەخێت بەڵام سا قەنەعەتیان بۆ دروست بووە ینی ئەتوانن بە فترێکی کەم هەڵگرتنی بۆ مانگێک لە ساردخانە بەروبوومەکەی دوو ئەو نرخی بکات ئەمە ژوای لێ کردووە کە بیر لێەوە کاتە باڵێ ساردخانە زۆر گونجا و ڕوورە بۆ سنوورەکە ینی لە فترەیەکی زۆر ئێمە تەماتە کوردەکە شارە زوور ئەو تەماتە وردەکە کیلۆ هاتە 250 بە ماوەی مانگێک ڕۆشتە 1250 تۆ لە هەر کیلۆیەکە 1000 خێرکردن یعنی فەلاح یەک ساڵ خزمەتێکە 1000 خێر ناکات تۆ بە یەک مانگ هەڵگرتن 1000 خێرکەی هەنشتێکی باشە ئەوەش وای کرد ساردخانەکان زۆر بە خێرایی پڕ ببنەوە و بەری زۆربەی فەلاح نەکەوێت بۆی هەڵگرتنی بەرەبوومە ینی ئەمانە وا کات کەم عقلێتی فەلاح بەرە ئەوە بچێتەوە کە مۆدێرنانە بیرکاتەوە و بەرە بوومەکەی زیاتر بپارێزێ و پارێ زیاتریشی بۆ بکە ئێمەش وەزان ئەمە هەموو خەریکە هەموو بە پارە خەریکە بۆی کە ژیانی دام بۆی خەڵکەکەش ژیانی خەڵکەش لەسەرمە هەر ژیان وا بووە کە پارە توانێتی جوڵە بگۆڕێ ئەگەر ئەم دوکاندارانە لێرە ساڵانی پێش و پارەیان دەست نەکەوتە بە تەکید ساکەس لێرە نەبوو بەڵام ئەمە وای کردو حرەکەتێک بخاتە سنوورەکە سواز بۆ خوا ئیمساڵیش لە کاتی فیستیڤاڵەکە شتێکیان ناوای بێتە خێر هەموو ئەوانی کە لێرن ئەگەر مەکەوێتەوە کاک نافە سپاس دەکەم کاک نافە یاریێکی زۆر ڕووی لە ئێوە کردووە لە ساڵانی پێشتردا و ئیشەئەڵڵا ئەم ساڵیش ینی هەر پێشوازێکی باش لە فستیڤاڵەکە ئەکرێت کێنە لای ئێوە تا چەندێک پێشوازی لە بەربوومەکانتانەکەن تا چەندێک دڵخۆشن
ینی من بینیمە لە پارێزگاکانی تر عێراقەوە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە تەنانەت لە ئەوروپاوەکەیەوە بۆ فستیڤالەکە بۆ لای ئێوە ئەمە تا چەندی دڵخۆشیە؟ سپاس بۆخوا من پێش فستیڤالەکە ینی کەسم ناسیوە لە بەریتانیاوە هاتوێتەوە تەنها لەبەر فستیڤالەکە ئەمەش وایە کاریگەری فستیڤالەکە بووە لە ساڵانی ڕابردوودا بەرهەمی جوان خۆراکی جوان خزمەت گوزاری باشتر من لێرەوە سپاسی هەموو ئەو بەڕێزانەکەم کە دەستیەکان هەبوو لە ڕێخستنی ئەم فستیڤالە بەڕێوەبەراتی کوشتوغاڵە ڕێکخراوەکان هەموو ئەمان هەموو لایەنەکانی ترکەوە بەشدار بوون دەستیان خۆش بێ بەڕاستی کاریگەریە بێ لەسەر جوتیار لەسەر فرۆشیار وا ئەکا میوانانێکی زۆر هاتوون سوپاسیانەکەین یەخوا بەخێر بێن سەر چاو ئێمەش ئەبێ لە بەرچاومان بێت ئەمە بەرهەمانێکی ناوازە جوان باشیان پێ بدەین تاوەکو بۆ ساڵانی ئایندە ئەوانیش دووبارە بگەڕێنەوە لامان جا هەر هەورامان بەکەوێتە سنووری پارێزگای هەڵەبجەوە شوێنێکی تاو گەشتیاریە هەر هەڵەبجە 36 ناوچەی گەشتیاری تایە ینی ئەکرێ هەم سوود لە ڕۆگەشتیارەکەی و ببیندێ هەمیش ئەو بەرهەمە خۆماڵیانە ساغ بکرێتەوە کە بۆ من جوتیارێکی وەکو ئێوەیان خاوەنکارێکی وەکو بەڕێستان کێت لێرە ئەم بەرهەمانەدانێ بتوانێت سوودی لێ ببینێت و هەنی بەردەوام بێ لەسەر ئەم پرۆسە و لەسەر ئەم بەربوومە کشتتوکاڵ بەتاکید ئێستا خەڵکی چەندێتە ئێرە من دڵنیام نیوەیە چێتە هەورامانی وەیە چێتە شوێنە گەشتیارەکان بۆ گۆڕان بۆ بینینی ئەو دیمەنە جوانانە بۆ شتکردنی سروشتی جوانی هەورامان ئەمە وا ئاکاتکەوا خەڵکی بە ناوچەکە بدەن لە ڕووی گەشتیاری و لە ڕووی بەرهەم و ئەمانەوە تا وا بکاتکەوە خەڵکی دووبارە جارێکی تر بە شێوازێکی جوانتر و بە گەرم و گوڕیەکی زیاترەوە بێنەوە لامان. باشە کاک نافە لە چی وەرزێکا ئێوە سەرقاڵترینن هەر پاییز بۆی کە بەربوومەکان پێگا یان ئەوە تا کاتی دۆشا و کردنەوەخوایە ئەگەر ینی بڵێم مانگی پاییز ینی لە مانگی نۆوە ئیتر سراحەت لە ئێمە ئەبڕێ بۆ بەرکۆڵکردنەوەی بەرهەم بۆ هێنانی بەرهەم بۆ پیاکردن بۆ شوێن پیاکردن بۆ ئادەی شتانێکی ناوا زۆر جوان ئەمە واکات مانگی فەسڵی پاییزمان زۆر ناڕەحەتە بەڵام وەرزەکانی تر زۆر بە ئاسایی قۆڵی لێخوانەکەینەوەڵ یەخوا لەشتان ساغ بخۆی ئەم وەرزە گرنگە بۆ جوتیاران بۆ خاوەنکارەکان لێرە باسێک لە هەلی کار بکەین ئێستادا زۆرێک لەو گەنجانی دانەمەزراو هەن لە شارەکاندا تا چنێک کارکردن لە بەربوومی خۆماڵیە لە کەرتی کشتتوکاڵ و جوتیاریە دەبێتە دەرفەتێکی کار هەر بەرمونە ئێستا زۆرێک لە خێزانەکانی هەڵەبجە بێکەوە یەک خێزان کوڕوکش دایک باوک هەمویان بێکەوە کارەکەن و زۆر سیمایەکی جوانیان بە فستیڤالەکان و بە بەربوومەکان بەڵێ بەتاکید ینی ماڵی وا هەیە کەسی تەعین بویان نییە ئەمان دەستیان کردووە بە میشە بە هەلی کارێکی زۆر باشە زۆر نەک باش بەڵام کو زۆر باشە چەند ڕۆژێک دایک باوک برا هەمویان پێکەوە باخە هەنارێک گرن باخە هەناری خۆیان بەرهەمانێکی ناوازەیەنەوە ئیشێکی باشەکەن هەمویان پێکەوە هاوکاری یەکتریەکەن ئەمە بێتە هۆیەوەی هەلی کار بۆ چەند گەنجێکی بەڕێز چەند ئەوانی کە دانەمەزاون ئەوانەیە کە بێبەشن لە دانەمەزاندن لێرەدا ئەسپی خۆیان تاودەن و هاوکاری ماڵ و هاوڕێ و کەسی خۆیان بکەن. سپاس بۆ کاک نافع بەخەی فرۆشاری بەرهەمی خۆماڵی ساڵی بە کۆمەڵێک بەشداری کردووە هەروەها کاک مێرد ئەحمەد کە لە ڕۆزانستی و کشتتوکاڵێکەوە هەندێک ڕوونکردنەوەی جوانی بۆ دای سپاسمانەکەن لە کاتمان گرتن خۆشحاڵ بووین لەگەڵ زۆر سپاس سەلامەت.